گۆڕانکارێ سیاسیەکانی عێراق و هەڵۆزیەکانی شاری کەرکووک لەگەڵ هەوڵەکانی کۆمسیۆن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یەک ناگرێتەوە. لێپرسیاوی سەنتەری هەڵبژاردننی یەکێتی لە کەرکووک و سەلاحەدین دەڵێ دادگای فیدراڵی بە بڕیارەیەک تانەیەکی یەکێتی لە مادەی 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی سەبارەت بە کەرکووک پوچەڵ کردوێتەوە. دوای مسادقەکردنی یاساکەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق پێمان وابوو هەندێک بڕگە هاتبوو لە مادەی 12 زۆر بە ناحەقی مازانی بەرامبەر بە کوردانی شاری کەرکووک کرێت. ئێمە تانەمان لەسەر ئەو بڕگانەدا بۆ ئەوەی لە ڕێگەی محکەمەی اتحادیەوە ڕەت کرێتەوە، بەڵام بەداخەوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە محکەمەی اتحادی لە دوور لە نزیک باسی ئەو تانەنەی ئێمەی نەکردبوو و ڕەتشی کردوێتەوە کە ئەو ناحەقەیەکە کراوە ئەو بچیتە سەری و ناحەقەکان ڕەت کاتەوە، بەڵام بەداخەوەی تر خۆ دەزانی محکەمەی اتحادی هەندێک جا بڕیارەکانی زیاتر تەداعیاتی سیاسی بەدواوەیە. لێپرسیاوی دۆسی هەڵبژاردننی مەڵبەندی کەرکووکی یەکێتیش دەڵێ ئەجێندای لایەنێکی کوردستانی بۆ دروستکردنی کێشە و ئاڵۆزی لە کەرکووک بە ئەمان شێوە دەچێتە خانەی دروستکردنی کۆسب بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە شارەکان. ئەم ئەزمەی کە دروستکرا چەندین ڕۆژی ڕابردووە ئەزمێشی دروستکراوە لەو سیناریۆیانەیە کە داڕێژراوە، نەک تەنها لایەنی کوردی کە پارتی دیموکراتی کوردستان بانگەشەی هەڵبژاردنە ئەیکات، بەڵکو لە ناو پێکاتی عەرەبیش داوانیش دابەشبوونە بە سەرچەند لیستێکدا قودرەت و توانای ئەوانەی کە ئێستا قیادەیە و هەڵبژاردنەکەن بۆ ئەوەیانەکەوە کاریگەریان هەبێ بەسەر دەنگدەری خۆیان و بەسەر شەقامە، بەڵام لە هەمان کاتە خطابەکانی خطابی تەحریزیە و ئەوانە ڕاستیەکان بۆ خەڵکی کەرکووک دەرکەوتووە و پێم وانێ لەو هەنگاوە سەرکەوتوو بووبێتن. بۆ چوونە ناو هەر هەڵبژاردنێکەوە لە هەر وڵاتێکدا ئارامی مەرزی سەرەکیە بۆ سەرکەوتنی هەڵبژاردن. پێویستە ئارامی ئەم شارە لایەنی کوردی لە هەموو لایەنەکان پابند بن بە سەقامگیری ئارامی لەم شارەدا بۆی بتوانندرێ هەڵبژاردنێکی تەندروست لەم شارە بکرێت. بە بڕای چاودێرانی سیاسی دروستکردنی ئاڵۆزی بۆ دۆخی کەرکووک ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە شارەکە دەخاتە مەترسیەوە و بەوەش خواستی هەندێک لایەنی شۆڤێنی بۆ هێشتنەوەی دۆخی سەپێنراوی کەرکووک دەکاتە ئەمری واقع. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.